یەکێکیان لە جیاتی دابینکردنی خۆشگوزەرانی بۆ خەڵکی کوردستان چەوسانەوەی خەڵکی کوردستانە بە کۆیلەکردنی خەڵکی کوردستانە وەزارەتەی بە هەرێمی کوردستان یاگەیاندووە هیچی کەمتر نێ لەوەی داگیرکەرانی کوردستان بەرامبەر بە هەرێمی کوردستان کردویانە. ڕاستکردنەوەی باری خواری هەرێمی کوردستان و معاناتی 32 ساڵی ڕابردوو تەنها بە خەڵکی کوردستانە کرد. خەڵکی کوردستان دەتوانێت بڕیازدا کێ حاکم بێ و کێ حاکم نەبێت، ئەم شارە هی کێ بێ و هی کێ نەبێت، ئەم وڵاتە هی کێ بێ و هی کێ نەبێت. بە تاکید ئەوانەی دوێنێ قەیرانیان خوڵقاندووە بەیانی کە جارێکی کە کورسی حکومڕانێتی وەرەگرنەوە درێژە بە هەمان قەیرانەکانەدەن و هەمان ئەو شێوە حکومڕانی بەردەستاکەن کە لە ڕابردوو کردویان و ئەوەش کە ئێستا ئەیکەن لە کاتی بانگەشەی هەڵبژاردن جگە لە خەڵەتاندنێکی ڕایگشتی خۆزگە قدرەتی ئەوانە بوو هەر ئەو پارەیە ئەعلانکەن کە ئەو بڕێی کە خەرجیەکەن لە هەڵمەتەکانی هەڵبژاردن بیڵێن بۆی کە ئاوڕاتیان لە هەرێمی کوردستان بزانێت چی خەرجەکە موچەی فەرمانبەرانە موچەی دزراوی خەڵکە بەسانێک کە وەکو مافیا بیر بکەنەوە بەرژەوەندی حیزب و خۆیان و بنەماڵە و کوڕەکانیان لا گەورەتر بێت لە بەرژەوەندی نەتەوەیە قەت کێشەی ئەم نەتەوەیان پێ چارەسەر نابێت. هیچ کەسێک گەشتبین نەبێت لە ژێر سایی ئەم دەسەڵاتی کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستانە هەرێمی کوردستان یەک هەنگاوەرە پێ بچێت.